سڵاتانە بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە و هەموو کاتێکی ژیانتان باش بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبما میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستی وادارین کە لە هەرکوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجای وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. ئەم هەفتەیەش شەڕ لە غەزە هەروە بەتوندی بەردەوام بوو و دەوڵەتی ئیسرائیل زۆر بێڕەحمانە و دڕندانە هێرشی خۆی بۆ سەر شاری غەزە دەست پێ کردووە و لە هەر هەنگاوێکیدا جنایەتێکی تازە دژ بە خەڵکی سڤیلی فلستین دەخڵقێنێ. ئەم هەفتەیەش لەمبارەوە گەلێک نامە و پەیاممان لەبەردەستایەوە نیشان دەدات کە بینەرانمان بە زۆری بەم شەڕە و لێکەوتەکانی ماندوون. با بە پرسیارێکی بینەرێکمان دەست پێ بکەین. کاک زاهید لە پامێکدا نیگەرانی خۆی لە ئاست ئەو هەموو جنایەتە کە بە ناوی دین و ڕەگەزەوە لە ئارادایە دەربڕیوە و پرسیوێتی بەڕاستی مەگەر حەماس و بەناو بەرەی مقاومە کاتێک خەریکی پلاندانان بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل بوون نەیان دەزانی کە ئەم پەلامارە لەوانەیە کاردانەوەی زۆر توندی دەوڵەتی ئیسرائیلی بەدواوە بێ؟ مەگەر نەیان دەزانی کە نەتەنیا لەگەڵ ئیسرائیل بگرە لەگەڵ ڕۆژاوە دەچنە جەنگێکەوە کە ئیتر کۆتایی هێنان لە دەست ئەواندا نامێنێتەوە. مەگەر نەیان دەزانی کە ئەم شەڕە ممکنە پەرە بستێنێ و هەموو ناوچەکە داگرێ و سەرنجام نەیان دەزانی هەمووی ئەمانە دەبێتە هۆی قوربانی بوونی ئینسانەکان و کاولکاری و ماڵوێرانی زۆرتر. بەڕاست بۆ وایان کرد؟ چۆن بیریان کردەوە؟ وەڵام بەم پرسیارانە زۆر ئاسان نییە، بەڵام بە لەبەردەستبوونی هێندێک فاکت دەتوانین بیر لەوە بکەینەوە کە لەوانەیە حەماس لێکدانەوە و هەڵسەنگاندنی هەڵی بوو بێت. جا لەم بارەوە ئێمە دەقی نووسراوەیەکی کاگڕەنج دەخوێنینەوە کە پێمان وایە وەڵامی بەشێک لەم پرسیارانە لە خۆ دەگرێت. کاگڕەنج نووسیوێتی یەکەم چەند ساڵێکە ئیسرائیل لە ناوخۆدا کێشەی سیاسی و ئابووری گەورەی هەیە. حەماس پێی وابوو ئیسرائیل لە ڕووی سیاسی و ئابووریەوە ئامادەیە تەنیا وەکو جارەکانی پێشوو وەڵام بداتەوە. دووەم حەماس کەرتی غەزە بەڕێوە دەبات کە ژیان تێیدا لە نزیمترین و خراپترین ئاسە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و خزمەتگوزاری و شەفافیەت و ئازادی و ئیداریەوە. بۆ بەدەستهێنانی شەرعیەتی سیاسی لە غەزە تەنیا پشت بەو جۆرە هێرشانە دەبەستێت، چونکە گوزەران لە کەناری ڕۆژاوای فلستین کە بەشێکی لەلایەن فەتح و دەسەڵاتی فلستینەوە حکم دەکرێت تۆزێ باشترە لە هیکەرتی غەزە. شەرعیەتی مقاومە و جیهاد و بەسەربازیکردنی غەزە تاکە ئامرازی حەماسە بۆ بەڕێوەبردنی غەزە. سێهەم خەریک بوونی ئەمریکا بە جەنگی ڕووسیا و ئۆکراینیا و پرسیچین. هەروەها ئەو بۆچوونەی کە باوە و پێی وایە کە ئەمریکا ساڵانێکە هەوڵ دەدات خۆی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کێشەکانی ئەم ناوچەیەوە خەریک نەکات، هۆکارێکە کە وای لە حەماس کرد وا بزانێت ئەمریکا هەوڵ دەدات فشار لەسەر ئیسرائیل بکات کە جەنگ ڕانەگەێنێت و وەڵامێکی سنووردار بداتەوە، چونکە زۆر یەک لە فلستینیەکان پێیان وایە بەبێ گڵۆپی سەوز و پشگیری ئەمریکا ئیسرائیل یەکلایەنە ناچێتە جەنگەوە. بەڵام ئەمریکا نەک پشگیریەکی ئاسایی بەڵکو جوڵەی بە سێ کەشتی فڕۆکە هەڵگری خۆی کرد بەرەو دەریای ناوەڕاست. هەرچەند ئەو جوڵە گەورەیە هۆکاری تریشی هەیە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چوارچێوەی ململانەی ئەمریکا و چین دووبارە بایەخێکی تایبەتی بۆ دروست بۆ لای ئەمریکا. کاگڕەنج لە ئیدامەدا لە چوارمین خاڵدا دەنووسێ دەنگۆیەک هەیە کە پێی وایە سەرەتا پلانەکە ئەوە بووە کە لەگەڵ هێرشەکەی حەماس حیزبوڵڵا شێرش بکات یاخۆت بەشداری جەنگەکە بکات ئەگەر ئیسرائیل جەنگ ڕابگەێنێت. بەڵام دەوترێت فشارەکانی لایەنەکانی تری لوبنان وای کرد حیزبوڵڵا پەشیمان بێتەوە و بترسێت لەو پلانە. میدیاکارێکی نزیک لە حیزبوڵڵا لە چاوپێکەوتنێکدا وتی ئەگەر بە تەواوی بەشداری جەنگەکە بکەین و ئەگەر ئیسرائیل هاوشێوەی غەزە بەیروت و شارەکانی لوبنان کاول بکات ئەوە لوبنان پێویستی بە 30 ملیارد دلار دەبێت دوای جەنگەکە کە لە دۆخی سیاسی و ئابووری ئێستای لوبنان دابینکردنی ئەو بڕەپارەیە مەحاڵە. لە ڕووی میدیاییەوە هێندێک کێشە و ناکۆکی و گلەی لە نێوان حەماس و حیزبوڵڵا سەری هەڵداوە، وا دیارە ئێران کپی کردووە. خاڵی پێنجم کاگڕەنج ئەوەی نووسیوە دەست بە سەرکردنی ژمارەیەکی زۆر لە دیلی ئیسرائیل و گواستنەوەیان بۆ غەزە یەکێک بوو لە کارتەکانی حەماس
بۆ ڕێگرتن لە وڵامێکی توندی ئیسرائیل، بەڵام هەر زوو دەرکەوت ئەو کارتە سوتاوە. هەر بۆیە چەند ڕۆژ پێش ئێستا حەماس ڕایگەیاند دیلەکانی ئیسرائیل ئازاد دەکەن بەرامبەر بە ئازادکردنی دیلە فلستینیەکانی لای ئیسرائیل، کەواتە حەماس بۆی دەرکەوت پرسی دیلەکان کارتێکی کارانیە بۆ وەستاندنی هێرشەکەی ئیسرائیل. خاڵی شەشم، ڕۆڵی کۆماری ئیسلامی گرینگە لە بەرچاو بگیرێت. لەسەر بنەمای خاڵەکانی سەرەوە ئێرانیش ویستی گورزێک لە ئیسرائیل بدات لە بەرامبەر ئەو هەموو گورزە ئیسرائیل لە سووریا کە لە ئێرانی دەدات. پرسی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی سعودیە و ئیسرائیل دەکرێت وەک هۆکارێکی لاوەکی بێت، چونکە سعودیە و ئیسرائیل ئێستاش نەبێت ساڵێک یان دوانی تر پەیوەندیەکانیان بە فەرمی ئاسایی دەکەنەوە. ساڵانێکە لە ڕووی واقعیەوە پەیوەندیەکانیان ئاساییە، تەنیا ئەوە مابوو کە بە فەرمی و بە ئاشکرا و فراوان بکرێت لەگەڵ چەندین هۆکاری تر پەیوەندیدار بە ئێرانەوە. سەرنجام کاگڕەنج پێی وایە حەماس چاوەڕوانی ئەم هەڵوێستە لاواز و ترسە گەورەی نەدەکرد کە لەلایەن کۆماری ئیسلامی و حیزبڵڵا و تەنانەت تورکیەشەوە. تا ئەمڕۆ کە غەزە بەشێکی زۆری کاولکراوە، سەدان هەزار فلستینی بێماڵ و حاڵ بوون. حیزبڵڵا ڕۆژانە چەند موشکێکی سادە و بێکاریگەر ئاراستە ئیسرائیل دەکات، تەنیا بۆ ئەوەی بڵێت ئێمەش هاوخەمی غەزەین، کە 100 ساڵی تریش ئەو جۆرە هێرشەی حیزبڵڵا بەردەوام بێت کاریگەری نابێت لەسەر جەنگەکە. ئێران لەولاوە لە ڕێگەی میلیشیاکانیەوە چەند هێرشێکی ناسک و بێزیانیان کردووەتە سەر بنکەکانی ئەمریکا. لە ڕووی فەرمیشەوە ئێران وەک ڕێکخراوە مەدەنیە نێودەوڵەتیەکان داوای ڕاگررتنی جەنگەکە دەکات. ئەردۆغان چەند شعرێکی بەهێزی دژ بە ئیسرائیل خوێندەوە لە ئیستانبول. قەتەریش بە فەرمی بێلایەنە و تەنیا کاناڵی ئەلجەزیرەی خستۆتە کار دژ بە ئیسرائیل، کە ئەوەش ئەوەندەی زیانی بۆ فلستینیەکان هەیە زیانی بۆ ئیسرائیل نییە. حەماس و ئەلجەزیرە یەکەم ڕۆژی جەنگەکە بانگەشەی ئەویان دەکرد کە ئیسرائیل هەیبەتی شکا و ئیتر ئەمە سەرەتای کۆتایی هاتنی ئیسرائیلە. بەڵام دەرکەوت ئەو هێرشەی حەماس کە بووە هۆکاری ئەم وڵامی ئیسرائیل وێنەی ئیسرائیلی زۆر تۆقێنەر و ترسناکتر کرد. ئەو هەڵوێستە لاواز و ترسە گەورەی ئێران و گروپەکانی سەر بە ئێران بەڵگەن کە چەند ترساون لەوەی غەزا لە وڵاتەکانی ئەوانیش دوارە بێتەوە. ئەمانە و زۆر فاکتی تر کە ئێمە لەبەر دەستمانیە دەکرێت وەک هەڵسەنگاندنی حەماس ئاماژەیان پێ بکەین. دیارە زەمان پێویستە تا هەموو ڕاستیەکانمان لێ ڕۆشن بێتەوە. زۆر سپاس بۆ ئەم بەڕێزانە، بۆ هەم پرسیارەکانی و هەم سپاس بۆ کاگڕەنجیش بۆم نووسینی. لەم ڕۆژانە لەگەڵ هاوڕەیەکم بە تەلەفۆن قسەمە کرد و باسی زۆر شتمان کرد لەوانەیە شەڕی نێوان حەماس و دەوڵەتی ئیسرائیل. وتی ئەزانم نەزەری تۆ چییە و لە بەرنامەکانی پێشوودا گوێم لە قسە و باسەکانتان بووە، بەڵام پرسیارێکم بوو کە بزانێ براوەی ئەم شەڕە چێ دەبێت. ئەمە پرسیاری ئەم هاوڕێمان بوو کە بە تەلەفۆن قسەمان دەکرد. من لە جواب داوتم من جارە بیل لەوە دەکەمەوە کە ئەم شەڕە هەرچی زووتر کۆتایی پێبێت، بەخۆشیەوە بزوتنەوەی دژی شەڕ خەریکە پەرە دەستێنێ و هیوادارم لە ئاکامی خۆیدا گوشار خاتە سەر دەوڵەتانی بڕیاردەر کە نەتوانن ئاوا لە پێنا و بەرژەوەندی خۆیاندا ئینسانەکان قوربانی بکەن، بۆیە بیر لە براوەی شەڕ ناکەم. وتی لەوە دەچێت تۆ لایەنگری فلستینیەکان بکەی. وتم ئەرێ من لایەنگری مافی خەڵکی فلستین و هەروەها لایەنگری خەڵکی ئازادی خواز و ئاشتی خوازی ئیسرائیلیش. من دژی ئەم شەڕم و پێم وانییە لەسەر مەسلحەت و بەرژەوەندی خەڵک هاتبێتە ئاراوە. لە دوورەوە چاوەڕێ ئەوە ناکەم بزانم کامیان براوەی شەڕکەن، نە دەستپێکی شەڕەکە، نە ئێستا کە شەڕ بەردەوامە و نە دەرەنجامەکەشی لە قازانج و بەرژەوەندی خەڵکی فلستین و ئیسرائیل نەبووە و نابێت. وتم جارێ لە من زۆر معلوم نییە ئەم شەڕە چۆن کۆتایی دێت، بەڵام ئەوەی لێم ڕۆشنە تا ئێستا ئەم شەڕە دوو دۆڕاوی سەرەکی مسەوەگەر کردووە. یەکەمیان دەوڵەتانی ڕۆژاوە لە حاڵێکدا بە ئاشکرا و نەهێنی پاڵپشتی لە دەوڵەتی ئیسرائیل دەکەن و مافی بەرگری بۆ دەسەلمێنن، بەڵام لە شقامەکانی وڵاتانی ڕۆژاوە بزوتنەوەی دژی شەڕ پەرەیسەندەوە. ئەمە جیاوازیە نێوان دەوڵەتەکان و خەڵک، شکستە بۆ دەسەڵاتی سیاسی لە ڕۆژاوە و نیشان ئەدات کە سیاسەتەکانیان لەلایەن خەڵکەوە پشتیوانی لێ ناکرێت.
نیشانی دەدات دموکراسیەکان چەندە پوچ و بێناوەڕۆکە. هەر ئێستا زۆربەی خەڵکی ڕۆژاوا جنایەتەکانی هەردوو لاو بە تایبەت دەوڵەتی ئیسرائیل مەحکوم دەکەن و خوازیاری کۆتایی دەست بەجێی شەڕن، کەچی دەوڵەتەکان بە پێچەوانەوە هەڵسوکەوت دەکەن، یەک لە دوای یەک خۆ دەگەێنە ئیسرائیل و بۆ نیشاندانی پاڵپشتیکردن. بەڵام لەو لاوە ئەم پاڵپشتیە دەبێتە هۆی قوربانیکردن و کاولکاری زۆرتر لە فلستین. کوانێ دموکراسی، کوانێ مافی مرۆڤ. هەمووی ئەم دروشمانە تەنیا بۆ ئەو کاتەیە کە بەرژەوەندیان نەکەوێتە مەترسیەوە. دووەم شکستە بۆ کۆماری ئیسلامی لە حاڵەتێکدا خۆی بە پاڵپشتی حەماس دەناسێنێ و پشتیوانی کردەوەکانی ئەم جریانە دەکات، بەڵام لە ناوخۆی ئێران نەیتوانیوە جگە لە ژمارەیەکی زۆر کەم بەگشتی خەڵکی ئێران لە پێش ئەم سیاسەتەی خۆی کە ئێستا فرمێسکی درۆینەی بۆ خەڵکی فلەستین دەڕێژێ کۆبکاتەوە. نەیتوانیوە کۆمەڵگای ئێران دوای سیاسەتی خۆی بخات. ئەم جیاوازیەش لێرە بە ئاشکرا شکستی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی دەگەینە. بۆیە ئێمە زۆر جار باسمان لەوە کردووە کە بەڕاستی ئەم شەڕە شەڕی نێوان خەڵکی فلستین و ئیسرائیل نییە، بە ناوی ئەوان و بەخۆ هەڵواسین بە مافی ئەوانەوە بەڕێوە دەچێت. هەر بۆیە دەبێت هەرچی خێراتر کۆتایی پێبێ تا لەوە زۆرتر خەڵکی بێتاوان قوربانی نەکرێن و کاولکاری زۆرتر نەکرێت. دیارە کێشە هەیە، بەڵام ئەم کێشە ڕێگای شەڕ و کاولکاری نییە، ڕێگای سەلماندنی مافی ئینسانە کە بەداخەوە لە دنیای ئەمڕۆدا لەژێر دەسەڵاتی سەرمایە بە بەرزکردنەوەی دروشمی ڕەگەز و ئاین و نەتەوە بایەخی پێنادرێ و تا کاتێک سەرمایە و بەرژەوەندی سەرمایەداری حکم بکات، ئینسان و مافی سەرەتایی ئینسانەکان لە پەراوێزدا دەمێنێتەوە. ناوبڕێکی کورد بینن دێمەوە خزمەتە. تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لە ژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە. سەرۆکەکان هیچێ مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵی خەوتووە. دیندارەکان دەنگی مەکان دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەبین نە هالیوود هیچ نەخشێکی تێنەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە. بێتامترین قسەی دنیا باسی دمۆکراسیەکان جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە. بێتامترین قسەی دنیا باسی دمۆکراسیەکان
یەکات جەنگی هێز و دەنگی بومبێ خەڵی منداڵی کوشتووە دیندارەکان دەنگێ مەکان بینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکەندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایە نەچەک نەدی نەهالیوود هیچ نەخشێکی تێ نەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایە نەچەک نەبی نەهالیوود هیچ نەخشێکی تێ نەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵی خەوتووە حکمی تۆتالیتر یانی چی یان بەکام حکوومەت دەوترێت تۆتالیتر هەڵبەت ئەمە پرسیارێکی بینەرێکمانە کە خۆی بە پەروانە ناساندووە و هەروەها دەپرسێ بەڕای ئێوە حکوومەتی کۆماری ئیسلامی حکوومەتێکی تۆتالیتەرە پرسیارێکی ئاسان نییە بەڵام هەر ئەوەندە بڵێم کە تۆتالیتر لە وشەی تۆتالەوە هاتووە تۆتال ینی هەموو گشتگیر بە حکوومەتێ دەوترێت کە بە کەڵک وەرگرتن لە قودرەت و پێکهێنانی ترس و وەحشەت خۆی بەسەر کۆمەلگادا داسەپێنێ حکوومەتی توتالیتر بە پێکهێنانی کەش و هەوای ترساندن و تۆقاندن هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی دەخاتە ژێر کۆنتترۆلی خۆی نیزامێکی ئایدۆلۆژیکە کە لەسەر ئەم بنەمایە یاسا دادنێت و لە ڕێگای ئەم یاسایانەوە هەموو شتێک کۆنتترۆل دەکات تۆتالیتاریسم فۆرمی مۆدرنی دەسەڵاتی ئیستبدادیە وەک فاشیزم و ئیسلامی سیاسی کە لە مێژووی سەردەمدا هاتوۆتە ئاراوە دەسەڵاتی دین چون بە بیانووی دین سەرکوتگەرانی ئاسایی دەکاتەوە لە باوەڕی خەڵک لە پێناو بەرژەوەندەکانی خۆی کەڵک وەردەگرێت دەکرێت بڵێن خەتەرناکترین جۆری حکوومەتی تۆتالیترە جا بۆ ئەوەی بزانین کۆماری ئیسلامی حکوومەتێکی تۆتالیترە باش وایە لە پێشدا باسی چەند تایبەتمەندی حکوومەتی تۆتالیتر بکەین داخستنی هەموو ڕۆژنامە و ڕاگەاندنی مخالف دامەزراندنی سیستمی سانسۆر لەسەر ڕاگەاندن ڕۆژنامە کتێب فیلم موزیک و ئێستاش ئینتەرنێت و هیتر گرتن و ئەزیەت و ئازاردانی کەسانی مخالف لە ناوبردنی نەیارانی سیاسی لە ڕێگەی ترۆر و ئێعدام ئابووری داخراو کە لەلایەن دەوڵەتەوە بەڕێوە دەبردرێت بوونی ڕابەر و سەرکردەی بەهێز کە هەموو ئامرازەکانی دەسەڵاتی لای خۆی کۆ دەکاتەوە پەرەپێدان بە شەخسیەت پەرستی و گەیاندانی تا ئەو جێگەیە کە هەر خەتایەک دوورە سەلماندنی ئیدئۆلۆژیکی ڕسمی حکوومەتی کە لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی لەسەر ئەساسی هەمان ئایدئۆلۆژی لە کۆمەلگا دیاری دەکرێت پێشێلکردنی بەها دموکراسیەکان و مافەکانی مرۆڤ سەرکوتکردن و هەڵاواردنی سیستماتیکی و بوونی قوڕکاری میدیای گشتگیر بە ڕادیۆ و تەلەڤیزیۆنەوە لە دەستی حکوومەت و نەبوونی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی تایبەت هاندانی خەڵک بۆ بەشداریکردن لە نمایش یان فەرمانی هەڵبژاردن بۆ نیشاندانی ڕەزامەندی خەڵک لە حکوومەت بە ئۆپۆزیسیۆن و کۆمەلگای نێودەوڵەتی بە پیرۆزکردنی سەرکردا بەهاکان ئایدیالە فەرمیەکانی حکومڕانی و هەموو ئەمانە بە ئەرزشدانە بەرتەسکردنەوەی ئازادیەکانی تاک بە تایبەت ئازادی بەیان و قەڵەم و سەرنجام قەیرانسازی بەردەوام و دوژمن تاشینی بەردەوام تا لەم ڕێگەیەوە
نارانی خۆی بەدار دەستی دوژمن لە قەڵم بدات و پاسا بدۆزێتەوە بۆ سەرکوتکردنیان. بەڕاستی هەموو ئەم خاڵانی کە باسکرا لە حکوومەتی کۆماری ئیسلامیدا بەدی دەکرێت و کارنامەی 44 ساڵ دەسەڵاتی ئەم حکوومەتە لێوا و لێوە لەم تایبەتمەندیانەدایە. بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی لە حکوومەتێکی ئستبدادیەوە هەنگاوی ناوە بۆ حکوومەتێکی تۆتالیتر. یعنی حکوومەتی تۆتالیتر شێوازی مدرنی دەسەڵاتی ئستبدادی و دیکتاتۆریەتە. یعنی هەمووی ئەوانەی لە خۆکۆ کردوتەوە سیستماتیکی کردووە. ئەگەر چاو لە سیستمی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بکەین بە هەمان شێوە تێکۆشاوە دەسەڵاتی خۆی وەک سیستمێک جێر بخات و هەموو شتێک لە چۆنیەتی جل و بەرگ لە بەرکردن تا چۆنیەتی بیرکردنەوە بخاتە ژێر کۆنتترۆڵی ئەم سیستمە، بەڵام بە ناوی ئاینەوە. سپاس لە هاوڕێ پەروانە بۆ ئەم پرسیاری کە کردوێتی بە هیواین جوابی خۆی وەرگرت بێتەوە. ناوبڕێک بینین دێنەوە خزمەتە. کاک فەریدون نامەیەکی بۆ نردوین لە نامەکەیدا دەڵێ سەرڕای قەیرانی ئابووری، قەیرانی سیاسی و زۆر قەیرانی ترکە دەسەڵاتی کۆماری ئیسلامی چارە هەڵنەگرن و ئەم دەسەڵاتی تا لێواری نەمان و فەوتاندن گەیاندووە با بپرسین بۆ هێشتا هەرماوە. دەزانم ئێستا کەم پرسیارە ئەەکەم زوو دەڵێن سەرکوت و دەستی باڵای ئەم حکوومەتە لەگرتن و کشتن و ئەزیەت و ئازاردان بۆتە هۆی ئەوەی کە دەسەڵات بپارێزێ. کاک فەریدون لە درێژەی نامەکەدا دەڵێ من ناڵێم وانە، ئەمە ڕاستە، بەڵام هەمووی ئەمە نییە، چون سەرکوتیش حەدێکی هەیە. من پێم وایە جگەل لە سەرکوتکردن دەبێ بگەڕین بە دوای هێندێ دەلیلی تر کە لە پاڵ سەرکوت ئەم دەسەڵاتیان پاراستوو. دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەک دەسەڵاتێکی تۆتالیتر لە پاڵ سەرکوتکردنی دڕندانەی نارانی سیاسی خۆی لە گەلێک شێوەی تر ئیسفادە دەکات. کاک فەریدون دەڵێ گەرێکمە ئەوە بڵم وەک یەکەم سیستم کار ئەکات کە دەبێت بیناسین. سەرکوت بەشێک ئەلبەت بەشێکی بەرچاو لەم سیستمە، بەڵام هەمووی نییە. با شتێکتان بۆ بژێرمەوە. ڕۆژنامەی واشنگتۆن پۆست لە ژمارەی 19 ئازاری 2015دا بابەتێکی بە ناوی ڕۆڵی دامەزراوە بە ناو دموکراسیەکان کە دەریامابوونی دیکراتۆریەتە بڵاو کردێتەوە. لە موتارەدا نووسەران بە شێوەیەکی مەیدانی بە لێکۆڵینەوە لە نمونەی چەند وڵاتێکی گیان گەیشتنە و ئەو ئەنجامەی کە ئەنجامدانی نمایشی هەڵبژاردن پێکهێنانی دامەزراوەی بە ناوی دموکراسی کە لە ئەنجامی ئەم یاریە و نمایشی هەڵبژاردنەوە سەر هەڵدەدات تەمەنی دەسەڵاتی دیکتاتۆری زیاد دەکات. بەواتایەکی تر حکوومەتە دیکتاتۆرەکان بە ئەنجامدانی نمایشی دەنگدان لە نێوان کەسانی متمانە پێکراویاندا هێزی گۆڕانکاری ڕاستەقینە لە پشت گۆڕانکاری نمایشی دەشارێتەوە و بەم جۆرە بەم نمایشانە کە ئاکامەکەی دیاری کراوە ڕێگری لە کەڵەکەبوونی ئەو ویست و داخوازیە دەکەن کە بیر لە گۆڕانکاری ڕاستەقینە دەکات. ئەمە بابەتێکی سەرنجڕاکێشە. پێداچوونەوەیەک بە مێژووی کۆماری ئیسلامی لە دامەزراندنیەوە تا ئێستاش نیشان دەدات کە چۆن بەڕێوەچوونی گەمەی هەڵبژاردن توانی لە پاڵ سەرکوت و زۆر ئامرازی تر ئەم دەسەڵاتە تا ئێستا لەسەر پێڕاکرێت. هەڵبەت دانانی حکوومەتی ڕیسی لە ڕاستیدا زەنگی کۆتایی بوو بۆ ڕێبەری کۆماری ئیسلامی و دەکرێت بە سەرەتای کۆتایی کۆماری ئیسلامی هەژمار بکرێت. بۆچی وا دەڵم؟ نمونەی مێژووی ڕوخانی سیستمی پەهلەوی بە شێوەیەکی سەرەکی ڕەگ و ڕیشەی لە گۆڕینی بۆ سیستمی تاک حیزبی و کۆتایی هاتنی هەمان یاریە ڕەواڵەتیەکانی کێبڕکێ بوو. یعنی کاتێک ئەم ئیمکانە سندرایەوە کە کۆمەلگا هێزی خۆی بۆ گۆڕان بە شێوەیەکی قانونی و کۆنتترۆلکراو خاڵی کاتەوە ڕێگای تر هەڵدەبژێرێت کە ڕاپەڕین دەرەنجامیە بێت. نمایشە هەڵبژاردنەکان تا ساڵی 2016 کە بەشداریەکی بەرز لە دەنگدان لە کۆماری ئیسلامیدا هەبوو هەمویان تقریبان ڕۆڵێکی زۆریان هەبوو لە کەناڵکردنی هێزی پۆستی گۆڕانکاری بە ئاراستەی درێژەدان بە سیستمی سیاسیدا. هەر بۆیە ئەو ماوەیەکە کە دەستگا تەبلیغاتیەکانی کۆماری ئیسلامی کەوتونەتە خۆ بە سازدانی گەمەیەکی تری هەڵبژاردننی مەجلس.
وەک یەک سیستم لە هەمان کاتدا کە لەگەڵ قەیرانی زۆر ڕوبەڕوون لە هەمان کاتدا کە دەسەڵاتیان چۆتە ژێر پرسیارەوە دەڵێ نەبای هاتووە و نەباران خەریکی گەمەی هەڵبژاردن کە بیخەنەڕێ. بۆ ئەم گەمەیە چەند مەبەست دەپێکن. پێش هەموو شتێک وانیشان ئەدەن کە ئێعتمادیان بە خۆیان هەیە و دەسەڵاتەکەیان لە مەترسیدانە. وانیشان بدەن کە وەزعەکەیان لەژێر کۆنتترۆلدایە، نمایشێک لە پشتیوانی بە دەرەوە بە ئۆپۆزیسیۆن نیشان بدەن. ڕێگایەکیش بکەنەوە بۆ گۆڕێنی خەیاڵی دۆخەکە کە گۆیە هەموو جارێ خۆیان نوێ دەکەنەوە. نمایشێکی بێناوەڕۆک لە دیمۆکراسی نیشان بدەن و بەم جۆرە مەشروعیەتی نەماوەیان زیندوو بکەنەوە. ئێعتماد بگەڕێنەوە بۆ هێزەکانی خۆیان، بەڵام هەر وەک باسکرا جیاوازیە کە لە نێوان دەسەڵات و خەڵکدا پێکاتوە زۆر ئاستەمە. بەم جۆرە نمایشانە کۆماری ئیسلامی بتوانێت دیسانەوە خۆی نێکاتەوە. شەڕی درۆ بورسەکان بوو بە شەڕی ویرۆسەکان ڕۆبۆتێکی زمان دەفام پێنیاوەتە جێپێ ئینسان شاری چۆڵ و ماڵی ڕووخاو تەرمی منداڵی کەراخاو بنماڵێک بێدەنگی بوو خەڵکی سەر بڕاو راسیزمی بێ ڕەنگ و سێبەر نەخشەی کوشتنی پەنابەر کوشتاری خەڵکی بێتاوان بەناوی ئەڵڵاهو ئەکبەر نەتەوەی لە تووپەت کراو زمانی خەدەقە کراو ژینۆسایدی جەنگەڵەکان بیاوانی جێگریاو نگیو نناسیا و دژمن هزاری همیشه جن هزار پرسیاری کراوا وشک بیجا بو وطن بیجا لحار شونه که هی بو آزادی جیان دکی بو نمانی ظلم و ستم هرچی کتفه بکره ایکی بیجا لحار شونه که هی بو آزادی جیان دکی بو نمانی چشنی ستم هرچی کتفه بکره ایکی بیجا لحار شونه که هی بو آزادی جیان دکی بو نمانی چشنی ستم هرچی کتفه بکره کی بیجا لحار شونه که هی با آزادی جیان دکی بو نمانی ظلم و ستم هرچی کتفه بکره کی. لەم ڕۆژانەدا پامێکم بۆ هات لەلایەن دۆستێکەوە بە ناوی ئازاد لە کامیارانەوە و باسی جریانی سەلەفی لە کوردستان کردووە و پێی وایە ئەم تاقمە لە ماوەی دواییدا پەریان سەندووە و دەتوانن خەتەر بن بۆ سەر بزوتنەوەی شۆڕشیڕانەی کوردستان. داوای کردووە کە لەم بارەوە تۆزێک قسە بکەین. زۆر سپاس بۆ ئازاد. بڵاوکردنەوەی بیری سەلەفی لە کوردستانی ئێران دەتوانێت ڕاست بێت، بەڵام من لام وایە کە ئەم بیر و بۆچوونە لە کوردستان ناتوانێت جێگە و پێگەی کۆمەڵایەتی بەهێز پەیدا بکات. نزیک بە 2 دەیە لە کوردستانی ئێراندا بیری سەلەفی و بیرۆکەی تەکفیری دەرکەوتووە و لە ماوەی ئەم چەند ساڵەشدا شاهدی دروستبوونی گروپە جیهادیە سەلەفیەکان بە ناسناوی جیاواز لە ناوچە سوننەکانی کوردستانی ئێران بووین. هەروەها خەڵکێکی زۆر بەلای ئەم گروپانەوە ڕاکێشراون و دواتر بەشێکیان لە دەرەوەی ئێران پەیوەندیان بە ڕێکخراوەکانی
دایکەکانەوە کردووە. تەنانەت لە چەند بواردا خۆیان لە کاری توندوتیژی دژی خەڵک لە مەریوان و سنا نیشاندا. بەڵام بابەتەکە ئەوەندە گرنگ و جددی نییە کە باس دەکرێت. بۆچی وا دەڵم؟ بە بڕوای من ڕەوتی سەلەفیزمی جیهادی و ئیسلامی تەکفیری لە کوردستانی ئێراندا ناتوانێت کۆمەلگای کوردستان داگیر بکات و خەڵکی کورد لەگەڵ خۆی هاوبیر و هاوکردەوە بکات. هۆی سەرەکی ئەم بابەتە ئەوەیە کە خەڵکی کورد لە کوردستانی ئێران بە درێژەی مێژوو کێشەی ئاینیان نەبووە و بەوتەیەکی تر یا بەواتایەکی تر ئەگەر زەختی ئاینی لەلایەن حکوومەتی ناوەندیشەوە لەسەریان بوو بێ هیچ کات ئەم کێشەیە بزوتنەوەیەکی جەماوەری لەسەری ڕێنەخراوە. کەسانی ئاینی لە کوردستان کاتێک ویستویانە بابەتێکی دینی زەخکەنەوە لە پێشدا خۆیان لەگەڵ ڕەوتی جەماوەری کە لەسەر مافی نەتەوایەتی و هەروەها پرسی ژیان و مافە سەرەتاییەکان بەرز بووتەوە ڕێخستووە. هیچ کات تەنیا بە دروشمی ئاینی نانتوانیوە سەرنجی جەماوەری خەڵکی کوردستان بەلای خۆیانەوە ڕاکێشن. ڕەوتی دینی هەمیشە لەژێر کاریگەری ڕەوتی خەباتی سیاسی بۆ سەلماندنی مافی سەرەتایی خەڵکی کوردستان بووە. ئێستاش هەروایە، بەڵام بە هەمووی ئەمانەوە هەن و حزوریان هەیە و دیارە هەوڵ ئەدرێت کە پەرە بستێنێ. ئەوەش بڵین کە زۆر بەڵگەهەن کە نیشان ئەدات کۆماری ئیسلامی ئاگاداری جموجۆڵی ئەم تاقمانە لە کوردستان هەن. زۆر بەڵگەشان کە نیشان ئەدات کە زۆر جار نەتەنیا چاوپۆشیان لێکراوە بەڵکو یارمەتیش دراون. بەڵام بابزانین بۆچی. لە یەکەم هەنگاودا بۆ دژایەتیکردن لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستان بە تایبەت هێزی سیاسی چەپ و بیرۆکەی سۆکولاریزم لە کوردستان و لە هەنگاوی دواییدا پێدەچێت بەدەستی ئاوەڵەهێشتنی تاقمی جیهادی و سەلەفی بەنیازن خەڵکی کورد لە بەردەم بیر و ڕای گشتی نەک وەک خەڵکێکی ئازادی خواز و مافخواز بەڵکو وەک لایەنگری ئیسلامی تەکفیری و سەلەفیزمی جیهادی نیشان بدەن کە گۆیە لایەنگری تێرۆر و توندوتیژین. گەیشتن بەم ئامانجا دەستی ڕژیم ئازاد دەهێڵێتەوە بۆ سەرکوتی خەڵکی کوردستان. شتێکی تر کە دەبێت لە بەرچاو بگیردرێت ئەوەیە کورد بە هێزی سەرەکی دژ بە تێرۆریزمی ئیسلامی و بە تایبەت داعش ناسراوە. لە ئاوا دۆخێکدا بەستنەوەی بە ئیسلامی تەکفیریەوە ئاسان نییە و کەسیش نییە باوەڕی پێ بکات. چون برگد لکولا و پوچت کربم ناختا برگی دوری دناگرم زامی غربتی سختا تو چون برگد لکولا و پوچت کربم ناختا
وهنقامي برناك وقولي دشتك وسار بوتشين يا رمقم كهنا زي مربوجين ببيت وبباناك وقولي دشتك وسار بوتشين يا رمقم كهنا زي مربوجين ببيت وبباناك بجواني ديداري تو تاكو بسر بيجينم قروانا بسد حكيم سرجنا كابرين بجواني ديداري تو تاكو بسر بيجينم قروانا بسد حكيم سرجنا كابرين هموساتي اديتو زمي كاميوانم أقرد ورد وكبشكو أسوتيني قجان برقيد ورد ناقرم زامي غربتي تسختا تجون برقد لكوما وكتذكر بمنا وقتا برقيد ورد ناقرم زامي غربتي تسختا بینەرێکمان بە نازناوی سەمیرە نامەیەکی لەسەر قەتڵی ناموسی بۆ نردوین و دەڵێ مێژووی سەرهەڵدانی قەتڵی ناموسی دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش کە بە دەستوری ئەکستۆس سزار یەکەمین ئیمپراتوری ڕۆم کە بۆ دیفاع لە ماڵ و گیان و ناموسی خۆیان ڕێگەی پێدرا. لە زۆربەی وڵاتانی ڕۆم، ئاشور، زەرتشتی، یەهودی و لە ئوروپای قڕوونی وەستا هەر کەس لە کاتی بینینی ڕابتەی نامەشروع کە ببێتە هۆکاری لە کەداربوونی شەرەف و ئابرووی بنەماڵە و تایافە و خێڵ ئەیانتوانی ژن بنەماڵی خۆیان بکوژن، ینی ژن کچ خوشک بە سزایەکی کەم حکم دەدران. لەوە لە قڕوونی وەستا بوو، بەڵام ئەمڕۆ لە ئێران، ئەفغانستان، پاکستان، تورکیە و وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەر ئێستا بە پشتبەستن بەدابوو نەریتی کۆن لەسەر پاراستنی شەرەف حکم بە قەتڵی ژنان و کچانی خۆیانەدەن. لە ڕۆژهەڵاتی کوردستان قەتڵی ناموسی لە ساڵی 1401 زیاتر لە 30% پەرەی سندووە، یعنی 41 ژن کوژراون کە 35% بەدەست بنەماڵەکەی خۆیان بووە، وەک باوک، برا، مرد. هۆکارە گرنگەکانی ژنکوژی دەگەڕێتەوە بۆ یەکەم کولتوری چەقبەستووی پیاوسالاری لەسەر بیری دژەژن. یاسا و ڕێسای کۆنەپەرستانی وڵاتانێک کە لە ژێر دەسەڵاتی بیرروڕای ئیسلامیدان، بارودۆخی نالەباری ئابووری و نەداری و بێکاری و بەسترانەوەی هەنووکەی ژنان بە پیاو لەباری ئابووری و دابینکردنی ژیانەوە. هەرچەند ژنان هەموو کات خۆیان توانیوانە بەشێکی زۆر لە کاروباری بنەماڵە لە ئەستۆ بگرن، بەڵام هەم لە یاسا هەم لە کولتوری چەقبەستووی پیاوسالار و هەم لە ئایندا پیاو سەرپەرستی بنەماڵەیە و ئەوە هۆکارێکی ترە بۆ ئەوەی پیاو خۆی بە ساحەب ناموسێک بزانێت کە دەتوانێت هەر شێوەیەک هەڵسوکەوتی لەگەڵدا بکات. سەمیرە لە درێژەی نامەکەیدا دەڵێ بۆیە ئەم یاسایانە ڕۆڵی هەیە لەسەر کولتور و زینەت و خۆیان هۆکار و وەبەرهێنانەوەی تونند و تیژین، کەوایە ئەبێت چالاک بین بۆ پێناسەی واقعی خۆمان وەک ژن و هەوڵدان بۆ گۆڕینی یاسا و دابوو نەرینی کۆن و کولتوری دژەژن لەم ڕێگایانەوە. بزوتنەوەی ژن ژیان ئازادی هەوڵێکی کاریگەرە کە لە کوردستان کەوتەڕێ کە ئێران و تەنانەت هەموو جیهانیشی گرتەوە. خۆمان بە ساحەبی ئەم بزوتنەوەی بزانین و هەوڵ بدەین بۆ بەهێزبوون و گەشەسەندنی
تا بیر و فەلسفەی داسەفا و بەسەر کۆمەلگا لەبارەی ژنەوە دەگۆڕدرێت. ئێمە ژنان و پیاوان بە هەڵوێست و ئازادی خواز و یەکسانی خواست نابێ بەرامبەر بە ژنکوژی و قەچڵی ناموسی بێدەنگین. دەبێ بۆ گەیشتن بە ئامانجی کۆمەلگای یەکسان و دوور لە توندوتیژی و پڕ لە ئاشتی زیاتر هەوڵدێ. دیارە تا کاتێک کە ناکۆکی کار و سرمایە چرخەی بەرهەمهێنانی نایەکسان و هەڵاواردن و ئەسلی لە پشڕان ناتووی سرمایه‌داری لە ئارادا بێت، ئەگەری ڕوودانی تراژیدی و جنایەتە بە نامۆی پاراستنی شەرەف لە ئارادایە کەوایە دەبێت بۆ ڕیشەکێشکردنی ئەو جۆرە جنایەتە ڕێکخراوانە هەموو توانای خۆمان بۆ خەبات دژ بەم ساختە دژی ئینسانیە بەکاربێنین و بە وشیاری خۆمان و ئەوانەی تر دژ بە هەر جۆرە ستەمێک وەستینەوە بۆ دامەزراندنی دنیایەکی باشتر و دنیایەکی بەدوور لە هەر چەشنە تونند و تیژیەک لە هەموو ئامرازەکان بۆ ڕێخستنی سەرجەم زڵم لێکراوان و چەساوەکان کەڵک وەربگرین. تۆی ژینەوەکان دەری دەخەن کە لە هەر دووژن کە لە ئێران دەکوژرێن یەکێکیان قەتڵی ناموسیە. کۆماری ئیسلامی بە یاساکانیەوە بەکردەوە هاندەری ئەم جنایەتەیە. فەرهەنگی پیاوسالارانە کە لە ئیسلامدا نیهادی نەبووە و ناوەندی یاسادانانە لە کۆماری ئیسلامیدا دەوری سەرەکی هەیە لە ڕەواجدان بەم جۆرە وەحشیگەریانە. ئەگەر هەژاری کۆمەلگای قەیران لێدرا و زیاتربوونی نەزانی و خورافاتی مەسەبی فەرهەنگی خێڵگەری و شتی لەم چەشنە لە دروستکردنی فەزای دژبەژن لە کۆمەلگا دەوریان هەیە بەگشتی لەلایەن کۆماری ئیسلامیەوە دروستکراون و پەرایان پێدراوە. بەڵام ئەم ڕژیمە سەرمایەداریە مەزهەبیە بە شێوەی ڕاستە و خۆتر دەستی هەیە لەو هۆکارانەی دەبنە سەرچاوی قوربانی بوونی ژنان. هەڵسوڕاوان و بەشداران لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا بە دروستی خوازیاری ڕووخانی کۆماری ئیسلامین وەک ڕێگە خۆشکەری ڕێگای هاتنە ئارای کۆمەلگایە کە ئاسەوارێک لە حورمەت و کەرامەتی ئینسان پارێزراوێت. ناوبڕێک ببینین دێمەوە خزمەتە. چه جنس شیشم قوی تر از همیشم نبین نحیف ساقه هم درخت کهنه ریشم همیشه بوده باورم که با تو من برابرم اگه قوی بازوهات به جاش منم یه مادرم نقاب و پاره می کنم خیال چاره می کنم شب سیاه و تیره رو پر از ستاره می کنم ندا منم هوا منم صدای نسل ما منم اگرچه بستی بالمو
ئازیزان هەروەک ئاگادارن لە هەواڵەکاندا هاتبوو کە ناوەندێکی تەرکی ئەتیاد لە شارستانی لەنگرود سەر بە پارێزگای گیلان ئاوری گرتووە کە زۆر بەداخەوە 33 کەس یانیان لەدەستا و 17 کەسیش بە سەختی بریندار بوون. هۆی ئەم کارەساتە وا باسکراوە کە دەرگاکانی سنتەرەکە قوفڵ کرابوون و هێزی ئاگرکوژینەوە ڕێگەی چوونە ژوورەوەی بۆ حەوشەکان نەبوو. لە راپۆرتێکی ڕۆژنامەی ئێعتماددا کە ئاماژەی بەوە کردوو کە بەڕێوەبردننی ناوەندەکانی تەرکی ئێتیاد چەندین جار لەلایەن کەسوکاری نەخۆشەکان و هەروەها خودی ئەو کەسانە کە لەوێ ڕاگیراون ڕەخنەی لێگیراوە جەختیشی لەوە کردوێتەوە کە پێشتر چەند راپۆرتێک هەبووە سەبارەت بە خراپ بەکارهێنانی پارەی حکوومەت لەلایەن بەڕێوەبەرانی ئەم سنتەرەوە. گیان لە دەستانی ئەم ژمارە ئینسانە کە جارێک بوونەتە قوربانی دەرخەری ئەم واقعەتەیە کە گیانی ئینسانەکان لە دەستگا و دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامیدا بایەخێکی نییە. لەم بارەوە سەعیدا نووسراوەیەکی هەیە کە پێکەوە گوێی لێ دەگرین. سەعیدە لە نووسراوەکەیدا نووسیوێتی دەڵێ خۆزگە خوددا نەیدەکوت کە دنیایەکی تر هەیە. خۆزگە خوددا بیانووی نەدەبایە دەستی زانایانی ئاینی بۆ هەرزانکردنی ژیانی ئەو هەمووە کەسە. خۆزگە زانایانی ئاینی واز لە حکومڕانی بێن و تێبگەن حکومکردن کاری ئەوان نییە تا چەند ئینسان دەبێ بمرن بۆ ئەوەی تێبگەن کە ئەوان ناتوانن لە دنیای ئەمڕۆدا وەڵام دەرەوە بن. ئایا قوربانیەکان دەگەڕێنەوە؟ ئایا ئەو هەموو گەنجە کە گیانیان لە پێناو یەک وشەدا وشەی ئازادی بەخت کردووە دەگەڕێنەوە؟ دەستگای ڕاگەاندن بە فەرمی بڵاویان کردوێتەوە کە لە 6 مانگی یەکەمی ساڵدا 9,000 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستاوە. وا دیارە پێویستە 9,000 کەس ئامادە بن بۆ نیوەی دووەمی ساڵ کە بمرن. ئەخر بۆ کەسێک هەیە پرسیار بکات بۆچی؟ ئەمە قەزا و قەدەر نییە، ئەمە چارە نووسی نەگۆڕ نییە، ئەمە کاری ئینسانە، کاری ئینسان لە دەسەڵات. ئەو کاتێک کە بۆمانەوە لە دەسەڵات گیانی ئینسانەکان بایەخێکی نامێنێ. جارێکی تر با لەم هەواڵە وردبینەوە. تەنها لە ماوەی 1 ساڵدا 20,000 کەس تەنیا لە جادەکان گیانیان لەدەستدەن. یعنی 20,000 ژیان. هەروە بە ئاسانی دەبێتە هەواڵێک و دەڕوات وەک ئەوەی 33 ئینسان کە جارێک قوربانی بوون بە ڕۆژی ڕووناک دەسووتێن. بۆ؟ چون شوێنی ڕاگررتنیان ئیستاندار نەبووە؟ بۆ نەبووە؟ چون خەرجی بۆ نەکراوە؟ بۆ خەرجی بۆ نەکراوە؟ چون خەرجی دزراوە؟ چێ دزیوێتی؟ هەر ئەوانەی کە بڕیار ئەدەن دەی بۆ بەری پێ ناگیردرێت؟ چون بڕیادەرکەرەکان لەسەرەوە بۆ خوارەوە هەموو دزن، گەندەڵن، فاسدن، چون ژیانی ئینسانەکان لایەن بایەخێکی نییە. باسی 20,000 ژیانمان کرد. با پرسم ئایا دەسەڵاتداران دەتوانن وەڵامی ئەو هەمووە ژیانە بدەنەوە؟ ئایا دەسەڵات و بڕیاردەران دەزانن ئەو ئاهانە چین کە شەو و ڕۆژ لە دەستیانەوە دەنگیان بەرزە؟ ئەوان دەزانن کە وەڵامیان نییە، تەنیا ڕێگا پەنابردن بۆ خوددا و دنیایەکی ترە تا خەڵک ئارامکەنەوە. بۆیە دەڵم خۆزگە خوددا نەیوت بایە دنیایەکی تر هەیە. ئایا بە کەڵک وەرگرتن لەو دنیا ساختەگیە دنیای ئەمڕۆمان لە ئینسان تاڵ نەکردبایە. لای ئاین کە کێشەی دەسەڵات ویژدان و شەرم مانای نییە. هەموو شتێک دەچێتە پەراوێزەوە تا ئەم دنیا بۆ خۆیان و ئەو دنیاش بفرۆشن بە خەڵکی برسی و هەژار و بە جۆرێ قوربانی بوونی خۆیان قبول بکەن. بۆیە ئەمڕۆ هاواری من بۆ غەزە و سووریە و عێراق و هەر شوێنێکی تر کە ئاین دەسەڵاتی هەیە ئەوەیە چاو لە ئێران بکەن. پێیان دەڵێم وریابن، وەک ئێرانی ئاینی مەبن. دەڵێم ئاین دوور ڕابگرن لە ژیانی کۆمەڵایەتی و مەهێڵن دەسوەردان لە ژیانی ئەمڕۆتاندا بکات. ئەگەر دنیای تر هەیە با 1000 جار پێشکەش بە خۆیان بێت. لە ئێراندا کارەساتی مەرگ هەموو ڕۆژێک وەک ژیانی ڕۆژانە کار دەکات. کچەکانمان بەلێدان و کوشتنیان دەخەنە کۆما. گەنجان بە هەر بیانویەک هەڵدەواسن و زیاتر لە سێدارەدان ئەنجام دەدەن. لە شقامەکاندا تەقە لە خۆپیشاندەران دەکرێت. دیلەکە ناچار دەکەن خۆی بکوژێت. بە کورتی ئاستی ئەو کارەساتانی کە لە ئێراندا بۆ خەڵکی ئاسایی و ڕۆژانە دەخرێتە ڕوو وەک سووتانی کەمپی چارەسەری ئالوودەبوون لە لانگرود و سووتاندن و لە ناوبردنی 33 نەخۆشە گەنج کە بۆ خەبۆخشانە بۆ چارەسەرکردنیان ڕوویان لەو شوێنە کرد بوو. ناو وردەکاری ئەم کارەساتە و بەڕێوەبەری کەمپی ئالوودەبوون بە مادەی هۆشبەریان بەنهێنی هێشتۆتەوە و هاوشێوەی بابەتە ئەمنیەتەکانی دیکەش
ڕێگریان لە ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسانی سربەخۆ کردووە کە زانیاری ڕوونیان پێ بدەن. وەک هەواڵێک لەناو هەواڵەکاندا دێت و دەچێت تا بەم جۆرە بەهێزکردنی کۆمەلگا و ئاساییکردنەوەی کارەساتەکانی لێوەرگرن کە بەڕاستی ئەمە بۆ کۆمەلگا کارەساتبارترە لە خودی کارەساتەکە. دژایەتیکردن لەگەڵ دەستگای سەرکوت و فاسدی کۆماری ئیسلامی بۆیە پێویستە تا بەربەم بەهێز بوو نەبکرێت تا کارەساتەکان ڕەواڵی عادی و ئاسایی نەگرێتە بەر تا کۆمەلگا قوربانی ڕوونی خۆی ئەمڕۆ لێرە و سبێ لە شوێنی تر قبول نەکات. کۆماری ئیسلامی هەوڵ ئەدا تا دەتوانێت بێتەفاوەتی و لەم ڕێگایەوە بێهێزبوونی کۆمەلگا بەرامبەر بە دەسەڵاتی خۆی سەقامگیر بکات. ئەمە ئەو خاڵە گرنگەیە کە دەبێت مەجای پێنەدرێت. جاران دەیانکوت کرێنشینی و خۆشنشینی، بەڵام ئێستا کرێنشینی کارەساتە. لەم بارەوە هاوڕێکی بەرنامەکەمان بە ناوی شەریفە گزارشێکی بۆ نردوین و دەڵێ ئەوەی وا ئێستا لە ئارادایە نەک هەر خەونی کڕینی خانوویان نێژراوە بەڵکو دابینکردنی کرێی خانوو بۆتە ئاوات. هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی لە ناکاوی نرخی خانوبەرە بارگرانی لە سەرشانی بەشی زۆری خەڵک پرسر دەکات تا ڕادەیە کە گروپێک بەناچاری ڕوو لە قەراغ شارەکان دەکەن وەک گروپێکی دیکەش بەناچاری بەرەو دیاردەکانی وەک کرێی سەربان یان خانووی هاوبەش دەچن. شەریفە نووسیویەتی بەپێی ئەو ئامارەی بانکی ناوەندی بڵاوی کردوێتەوە کێشەی بازاڕی کرێ زیاتر کاتێک دەردەکەوێت کە ڕێژەی گەشەی کرێ خانوو لە پاییزی ساڵی 1401 بە بەراورد بە 1400 بە ڕێژەی 46% بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. بە گوێرەی ئەو ئامارانی کە تەنانەت لە ناوەندە حکوومەتیەکان ئاماژیان پێکراوە زیاتر لە 24 ملیۆن کەسن کە مانگانە 4 ملیۆن تمەنیان داوە بۆ کرێی خانوبەرە لە ساڵی 1400دا. ساڵی ڕابردوو ئەم ساڵیش ڕوبەڕووی زیادبوونی کرێی خانوبەرە بە ڕێژەی 46% بوونەتەوە. دەیجا حسابی بکەم بزانن چەندە لە داهاتی کرێکارێک کارمەندێک دەبێت تەرخانی کرێخانوو بکرێت. ئەمە لە حاڵێکدایە کە داهاتی هەر بنەماڵەیە کە ئەگەر کاریش بکات بە بەراورد لەگەڵ ساڵی پار لەو ڕێژەیە زیادی نەکردووە. ناچار لە بژێوی خۆیان و باقی پێداویستیەکانیان ئەدەن تا بتوانن سەرپەنایەک دابین بکەن. بەرزبوونەوەی کرێ خانوو کاریگەریەکی بەهێزی لەسەر بەرزبوونەوەی نرخی خانوبەرە هەیە. بۆچی وایە؟ هاوڕە شەریفە لە درێژەی نامەکەدا دەڵێ هۆکاری سەرەکی هەبوونی مافیای مەسکەنە کە تێیدا زۆرێک لە دامەزراوە بەهێزەکانی حکومی لەوانە سوپای پاسداران دەستیان تێدایە و بەم جۆرە سەرمایەکی زۆر پێکەوە دەنێن، بەڵام بە قیمەتی سەلماندنی ژیانێکی سەخت و تاڵ بەسەر لانی کەم هەر ئەو جۆرە کە خۆیان ئێژن 24 ملیۆن کەس کە بێگومان ئاماری واقعی زۆر لەوە زیاترە. لە درێژەی نامەکەدا هەروها جگەل لە ڕووکردن لە حاشیەی شارەکان و کرێی هاوبەشی چەند بنەماڵی پێکەوە باسی چەند دیاردەی تر لەوانە کرێی سەربان و خەوتن لە پاسدا دەکرێت. هەموو ئەمانە نیشانەی شکستی تەواوەتی سیاسەتی ئابووری ئێران دەکات. شەریفە هەروە لە درێژەدا دەڵێ بە دڵنیاییەوە شارەکان خاڵی دەبن لەو کەسانی کە ناتوانن تێیدا بژین بەهۆی زۆری کرێ و بەشێکی بەرچاو پاڵیان پێدەندرێت بۆ پەراوێزی شارەکان کە زیانەکانی زۆر گەورن. خەڵک بەهۆی بەرزبوونەوەی نرخەکان جگەل لە کرێی خان و باقی پێداویستیەکانی ژیان وەتەنگ هاتوون و بۆیە دەنگی ئێترازیان ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرز دەبێتەوە و واقعەن حەقیانە. بەرپرسان سەرقاڵی بابەتی شخصی خۆیان و پابەندن بەو مێز و کورسیانە لەبیریان دەچێت کە چ مەترسیەکی گەورە لە کۆمەلگادا خەریکە خۆخەریکردنە. بەڕای من ئەگەر ڕوودانی دیاردەی وەک ناڕزایەتی و نائارامی پێشبێنی نەکراو لە هەر ساتێکدا هەیە، ئەم پێشبێنیکردنە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێکی ڕوودانی ڕوون نییە، بەڵام دەکرێت لە هەر ساتێکدا ڕوو بدات. لە بارودۆخی ئێستای ئێراندا پێم وایە دەبێت چاوەڕێی گەڕانەوەی ناڕزایەتیەکان و نائارامیە پێشبێنی کراوەکانی سەرشەقامەکان بین. زۆر سپاس بۆ بینەری ئازیزمان هاوڕێ شەریفە بۆ ئەو گزارشەی کە بۆی ناردین. ناوبڕێ ببینن دوایین بابەت
دێمەوە خزمەتتان بۆتان دەخێنمەوە. كوابر صوت راهيمه
وستين لسندامه لسيري ما غيبي كردي با لە کۆتایی بەرنامەی ئەمڕۆماندا قسە و باسێکی ترامپ سەرۆک کۆماری پێشووی ئەمریکا بگەڕمەوە کە لە کۆبوونەوەیەکدا باسی کوشتنی قاسم سولەیمانی و کاردانەوەی ئێران دەکات. دەقی ئەم قسانە تۆمار کراوە و لەبەر دەستایە. ترامپ لە بەشێک لە قسەکانیدا دەڵێ دوای کوشتنی قاسم سولەیمانی ئێرانیەکان ئێمان ئاگادار کردەوە کە هیچ ڕێگەیەکی دیکەمان نەماوە بۆ ڕێزگرتن لە خۆمان دەبێت کارێ بکەین. من لەوان تێدەگەم هەواڵیان بە ئێمەدا کە هێرش دەکەینە سەر بنکەکانی ئێوە. لەبیرتانە ئەو شەوە تەنیا من دڵەڕاوکێم نەبوو چونکە دەمزانی چی دەکەن. ئێرانیەکان وتیان بە 18 موشک هێرش دەکەینە سەر بنکەکەتە، بەڵام نیگەران نەبن، خودی بنکەکە ناپێکین. منیش وتم با بیکەن. وتیانە موشەکانە زۆر بە وردی ئامانجەکانیان دەپێکن، ئەو کارایان کرد بەڵام هیچ زیانێکی بۆ ئێمە نەبوو. سیاسەتی گڵاوی کۆماری ئیسلامی لە پێش ئەو هەموو هات و هاوارە و گۆیا تۆڵەی سەخت بە ئاشکرا لێرە لەم قسانە دەبیندرێت. زۆر بە وردی ئاگاداری یەکترن، بەڵام لە پێش ئەم سیاسەتە گڵاوە ژیانی زۆر مرۆڤی بێتاوان کراوەتە قوربانی. عزیزان زۆر بەداخەوە ئاگادار کراینێتەوە کە ڕۆژی یەکشەممە 14 خەزەڵوەری 1402 هەتاوی کاک مەحموود مستەفەوی خەڵکی گوندی زەڕینەی وەرمەزیاری سەر بە ناوچەی شاری دیواندەرە ماڵاوایی لەشیان کرد. کاک مەحموود کەسایەتیەکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی گوندی زەڕینەی وەرمەزیار و دەوروبەری بوو. کاک مەحموود باوکی هاوڕێی گیان بەخت کردومان کە لە ڕیزەکانی کۆمەڵەدا گیانی بەخت کردووە لە گوردانی کاوەی دیواندەرە بوو هاوڕێ ئیسماعیل مستەفەی بوو. زۆر بەداخەوە کە ڕۆژی یەکشەممە دڵە گەورەکەی کاک مەحموود بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان لە بنەماڵە و کەس و کار و خزم و دۆستی کاک مەحموود دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر بژین بە شادی.